بەرەویسەرانی خۆشەویست لە رادیۆ سەلام لەسەر چەپۆلی 94.3 هەروەکو پێشێستاش ئاماژەمان پێکرد بوو ئەمڕۆ بەرێز ئومێد سەعید وتەبێژی وەزارەتی کارەبامان لەگەڵدا کە ساڵانە بە تایبەتی لە وەرزی هاوین و زستان یەکێک لە بابەتە گەرم و گوڕەکانی لە نێو هاوڵاتیاندایە باسی کارەبای گشتیە لە هەرێمی کوردستان. کاک ئومێد سەرەتا زۆر سپاس کە ئەم دەرفەتت بەهێمەدا. سپاس بۆ ئێوەش. کاک ئومێد بەو پرسیارە دەست پێ بکەین. پێش 2 هەفتەیەک بە شێوازێکی گشتی کارەبای گشتی هەندێک لاواز ببوو، ئێستا بارودۆخەکە بەرەو باشبوونە. ئەگەر بڵێن ئامادەکاریەکانتان بۆ ئەم هاوینە چۆنە، ڕێژەی کاتژمێرەکانی کارەبای گشتی بۆ ئەم هاوینە چۆن دەبێتن بەپێی ئامادەکاریەکانی ئێوە؟ بەڵێ جارێک زۆر سپاس بۆ ئێوە. دیارە ئێمە لە وەزارەتی کارەبا هەر لە سەرەتای ئەم مانگەوە کە جەنابتان دەزانن کە بەشێکی مانگی ڕەمەزانی پیرۆزیش کەوتە مانگی 5ەوە، ئێمە توانیمان تا 12 مانگ زۆر بەباشی ئەو پلانەی کە هەمان بوو جێبەجێ بکەین و کاتانی بوونی کارەبا زیاد لە 22 کاتژمێر بوو، هەندێک جار داهاتە خوارەوە بۆ 21 بۆ 22 بۆ 20 لەوە کەمتر نەبووە بە تێکڕاکەی. تان ئەمە دوێژکراوەی حاڵەتی کاتەکانی بوونی کارەبای مانگەکانی ڕابردووی مانگی 4یش بوو. مانگی 4 بە شێوەیەکی گشتی هەر باش بوو لەبەرێکە لەو وەرزەیە هەم پلەکانی گەرما مام ناوەند و خواستەکەش نزمە و هەم ئێمە و بەرهەمەی کە هەمان بوو بە شێوەیەکی زۆر باشی دارەماندا سەرڕای بارودۆخی قەیدانی دارایی کە جەنابتان ئاگادارن، واروەها پەتای ڤایرۆسی کۆرۆنا کە لە هەرێمی کوردستان لە بەدیاریکراوی لە ڕۆژی 10ەوە شو و قەدەغی هاتوچۆ ڕاگەیەنرا بۆ ماوەیەکی دوور و درێژ. بەڵام تیمەکانی وەزارەتی کارەبا کۆنتڕۆڵ بە تایبەتی ستافی کۆنتڕۆڵەکان، کۆنتڕۆلی کارەبای هەرێم و کۆنتڕۆلی پارێزگاکان و تیمەکانی چاکسازی ئیشپێکردنەکان هەموو ئەمانە بەڕاستی جوانێرانە سەرباری هەموو ئەو دۆخەی کە هەبوو کارەکانی خۆیان جێبەجێ کرد و توانیمان بەرنامەکە جێبەجێکەین بە شێوەیەکی وە هەم تەواوی ئەو نەخۆشخانانەی کە چارەسەری کۆرۆنای تێدا دەکرێت و تەواوی دامورەتدا تەندروستیەکان لەگەڵ هاوڵاتیانیش با بڵێین کارەبایان پێ بدرێت بۆ ئەوان بۆ دامورەتدا تەندروستیەکان هەردوو 4 کاتژمێر کارەبامان دابین کرد لەبەرێکە ئەو لەوێت بوو ئەوان بوو. حقیقەت ئەمە تا مانگی ڕەمەزانیش کە بەسەری هات و کەوتینە مانگی 5ەوە تا 12 ئێمە کۆمباین سایکڵی هەولێر و سلێمانی بەداخەوە بەهۆی گرفتی تەکنیکی و پرۆسی چاکسازی کە پێویست بوو بکرێ و نەکرا لەبەرێکە لە مانگی 3 ئەو کات کە قەدەغی هاتوچۆ هەبوو و قەیدانی داراییش بەسەری هات ئەو پرۆسانە نەتواندا لە کاتی خۆیان جێبەجێ بکرێ بۆیە بە ناچاری ئەو دوو یەکەیە ئەو دوو وێزدەی با بڵێین کۆمباین ئەو دوو بەشەی کۆمباین سایکڵ کە بەشی بوخارەکەیە دواتە بەشی هەڵمیە لە هەولێر و سلێمانی ڕاگیرا کە بە نزیک لە 400 مێگاوات لە سیستمەکە بەداخەوە دەرچوو. ئەمە وای کە کاتەکانی بوونی کارەبا بێنە خوارەوە، بەڵام ئێمە دوایەوە زۆر بە شێوەیەکی خێرا لەگەڵ جەنابی وەزیر و ستافی وەزارەت ئەوانەی کە پەیوەنددار بوون مۆزوعەکە لەگەڵ سامانە سروشتیەکان و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران هەموو ئەوانە و با بڵێین ئەو ڕێکارانەی کە گرتمانە بەر توانیمان بەشێکی ئەو مێگاواتە قەرەبوو بکەینەوە و جارێکی تر کاتەکانی بوونی کارەبا زیاد بکەینەوە بە شێوەیەکی وا هەتاوەکو ئەم دەقەی لەگەڵ جەناب تاقساکەین کاتەکانی بوونی کارەبا لە باشترین باڵێن لە 22 کاتژمێر کارەبا دراوە لە هەندێک لە ڕۆژەکانە بەتایبەتی ڕۆژانی جەژن و پشوو و لە ئێستاشدا لە خراپترین حاڵەتە لە هەر 2 سەعات نهاتۆتە خوارەوە تا ئەم دەقەیە. بەڵێ کاک ئومێد بۆ ئەم هاوینە پلانی ئێوە چییە؟ بە هەمان شێواز کارەبای نیشتیمانی باش دەبێتن یاخود قرسە بە تایبەتی کە لە وەرزی هاوین هاوڵاتیان زۆر پێویستیان بە وزەی کارەبایە؟ بەڵێ بە دڵنیایی ئێمە دێینە سەر هاوین ئەگەرچی ئێمە بۆ مۆزوعی هاوین کە هاتمەسەری ڕوونکردنەوە بۆ جەناب و بۆ بیسەرانی خۆشەویستی ڕادەکەشان ئەدەم تاوان ئێمە لەو دۆخەی کە کاتەکانی بوونی کارەبا بڵێ هاتە خوارەوە واتە خوار زیادی کرد، ئێمە ئەبوو وێزگەی هەڵمی خەبات کە ڕاوەستا بوو کاری پێ بکەین لە مانگی 5 بەداخەوە دیسان جارێکی تر بەهۆی کاریگەری
مۆزوعی داخستنی فڕۆکەخانەکان و ئەو ئیجراعاتانی کە لە سەرتاسەری دنیایە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و ئەو حاڵەتی پەتایە هەیە نەمانتوانی ئەو ستاپە کە لە دەرەوە ستافێکی کۆرین لە وڵاتی خۆیان گەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان بەڵام بە هەوڵ هیمەتی هەمووان لە حکوومەت و فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە و وەزارەتی کارەبا توانیمان بە فڕۆکەیشی تایبەتی ئەو تیمە کە ئامادەسازی دەکات بۆ ئیشکردنی ئەو وێلگەیە بێنینەوە سەحاریە هەرێمی کوردستانن و بە دیاریکاری ئەمڕۆ دوێنێ ئێمە لەکۆبوونەوە و لەگەڵیان دەکە ئامادەکەن تا ڕۆژی دەی شەش و لە دەی شەشا تیمی چاکسازی و ئیشکردنەکەی بە فڕۆکەیەکی تر کە ژمارەیان نزیک لە 150 کەسە دەگەنە هەرێمی کوردستان بۆ ئیشکردنی ئەو وێلگەیە کە بە توانای 300 مێگاوات داخڵی تۆڕی کارەبای هەرێم دەکرێت. هەوڵەکانی وەزارەتی کارەبا ئەوەیە ئەو ئیشکردنی وێلگەیە وهروەها دابینکردنی گازوایل و داواکردن لە وەزارەتی سامانە سوورەکان و سەرۆکاتی ئەنجومەنی وێزان بۆ دابینکردنی بڕێ گازوایل بۆ ئەو وێزگانەی کە ڕازیان تەنەگەیشتەوە بە تایبەتی دۆشی ڕازی و هەروەها ئیشکردنی یەکە ئاویەکانی دوکان دەربەندیخان بە پێی پلانی بەردانەوەی ئاو کە مەوسمی هاوینە ئێستا ئەوانەش لەبەردەستمانن لەگەڵ ئەوەی کە ئەیبینین بزانین توانای دارایی حکوومەت چۆنە بێ بۆ جێبەجێکردنیە دێرە و کار و پلان و پرۆژانی کە ڕاوەستاون چەندیان ئەتوانی بخەینەوە گەڕ هەموو ئەمانە مؤشر ئەبن لەگەڵ ئەو خواستەی کە لە هاوینە دروست دەبێ بۆ ئەوەی کە بزانین چەند ساعت کارەبا بێت. بەڵام ئەوەی دیارە کاکومێت ئەوەی دیارە تاکو ئێستا ینی ئینشاءڵڵا لەم هاوینە بارودۆخی کارەبای نیشتیمانی باش دەبێتن یعنی ئەمە بۆ هەوڵەتیان ئەو پرسیارە ئێمە وەگوتم لە وەزارەتی کارەبا بە پاڵپشتی و هاوکاری سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران وەزارەتی سامانە سوورەکان و وەزارەتی دارایی کە ئەمانە معنین کە ئەمانە پاڵپشت و پشتگیری ئێمەن بۆ دابینکردنی پێداویستەکانمان بۆ ئاسانکردنی جێبەجێکردنی پلانەکانمان ئەمانە هەموو هەوڵن ئێمە ئەیدەین و ئەوەی بە وەزارەتی کارەبا بکرێ لە ڕووی ستافەوە لە ڕێ ئیش و بیرکردنەوە و پلان و چاکسازیەوە نە لە ڕابردوو قسوورمان کردووە نە لە ئێستا و نە لە ئایندە شایکین ئێمە خزمەتکاری خەڵکی خۆمانین بەڵام حقیقەت ئێمە خەڵکیشی ئەلمین ئەرە بە داتا و بە مؤشراتی ئەلمی قسە بکەین. ئێمە بۆی کاتەکانی بوونی کارەبا دیاریکەین دوو مؤشرمان لەبەردەستە یەکیان پێوتێ بەرهەم ئەویان پێوتێ خواست ئەگە بەرهەم و خواست بە قەدەرێک من بە دڵنیاییەوە معنای وایە تۆ 24 ساعت کارەبا پێدرێت دێنە سەر خواستەکەمان نازانین چۆنە بێ بۆ هاوی بەپێکەکانی دەرما بێ باسی ئەو پرسیارش دەکەین کە هاوڵاتیان تا چەند کاکومێت هاوکاری ئێوان بە شێوازێکی گشتی لە هەرێمی کوردستان تا چەند هاوڵاتیان پابندن بە بەکارهێنانی کارەبا بە پێی پێویست ئەخۆی لە هاوینەکە پلەکانی گەرما بەرزەبنەوە ئامێرەکانی کتێنکەرەوە پێویستە لە بابڕین لەو مۆسمە بۆ خۆپێنەکردنەوە و مافێکی سروشتی هەموو تاچێک و هەموو هاوڵاتیشی هەرێمی کوردستانەیە و ئێمە لەسەرمانە واجبمانە خزمەتکاری ئەوان بین و کارەبایان بۆ دابین بکەین. بەڵام ئەو ئامێرانەی بەداخەوە لە ماوەی ڕابردووە کە هاتوۆتە هەرێمی کوردستان بە تایبەتی سپلێتەکان کە بە کەفاءەیەکی باش ئیش ناکەن واتە وزێشی کارەبای ئێرەجگار زۆریان دەوێت ئەگە بکرێت لەم هاوینەیە مەسەن هاونیشتیمانیان لە بری ئەوە جۆری باش کە وزەی کەمی بێەوە تانێ سادێشی زۆر بە و یاخۆت ئەو ستمێکە لە ئێستایە ئاگامان لێتی لێرە لەوێ ماڵەکان و شوێنە گشتەکان پیادەیەکەن کە دانانی دەستی مبەڕێدەیە و تەوجیهی مبەڕێدەیە و تان مبەردە بەکاردێنن کە هەم بە شێوەیەکی بەردەوام مبەردەکان ئیشەکەن هەتا بە مۆلدەش ئیشەکە و لە هەمان کاتیش ئاتوانن جێگیرێکی باش بە کاتەکانی بوونی کارەبا بدرێ و کاتەکانی بوونی کارەبا با بڵین زیاتر بێ لەم هاوینەیە. ئەو خاڵی کە پێویست بە هاوڵاتیانەوە ئێمە داوایەوە نێکەنێکە بکرێ ئەو ئامێرانە بەکاردێنن کە با بڵین کەفاعی باشە وزیش کارەبای کەمی ئەوێ و ئیلا ئێمە کارەبا و خۆشمان و با بڵین ستافەر ئەشمان کە ماندوو ئەبین لە پێناوی بەرهەمهێنانی کارەبا و دابشکردن و کۆنتڕۆڵ و ئیشکردنی و گەیاندنی بە هاوبەشان و هاونیشتمانیان ئامانجەکە لەوەیە کە ئەوان بەکاری دێنن و ئامانجەکەوەی خزمەتی خۆیانی پێ بکەن. بەڵێ کاکومێت
دەست پێوەگرتنەکە یاخود بابڵێنی چۆنێت بەکارهێنانەکەی بەو شێوەیە بێ کە کاتێکی زیاتر کارەبا بۆ خۆیان هەبێت. بەڵێ کاک ئومێد بەڕای ئێوە کەی و چۆن هاوڵاتیان هەرێمی کوردستان دەتوان ببنە خاوەنی 24 کاتژمێر کارەبای نیشتیمانی؟ بەڕاستی ئێمە لە ماوە ڕابردوو زۆر قسەمانەتە کردو لە چەندین بەرنامەیە و حتا بەرنامە علمی و حتا کۆڕ و سیمیناریشمان ئەگەر کرد بێت لەسەر مۆزوعی چارەسەری گرفتی کارەبا بە شێوەیەکی یەکجارێکی و بنبڕکردنی ئەو گرفتە بریتە لە دووشت. یەکیانەوەیە کە ئێمە بەپێی ئەو پلانی کە لە وەزارەتی کارەبا هەیە کە ئێمە خاوەنی ماشە پلانێکین و ڕێیامان هەیە بۆ دروستکردنی یوزەرخانی سیستەمی کارەبا لە بەرهەمهێنان لە تۆڕەکە و هەروەها لە بابڵین گواستنەوەکەی و دابەشکردنەکەی و لە هەمان کاتا لە مۆزوعی کۆنتڕۆڵی ئیشکەکردن و سیستمەکە. ئێمە لە ماوە ڕابردوو کارمان کردو لەسەر بەرهەمهێنان ئێستا ئەم دەقەیە لەگەڵ جناب تاسکەکەم ژێرخانی بەرهەمهێنان لە هەرێمی کوردستان 6,000 و نزیک لە 6,700 مێگاوات دەبێت. بەڵام بەداخەوە بەهۆی کەمی غاز ئەو بەرهەمی غازەی کە بەسراوە بە وێزگەکانەوە و تەغذیە وێزگەکان دەکەن نەیتوانیوە تەواوی وێزگەکان بابڵین تەختێ بکە بۆی کە تەواوی توانایی بەرهەمەکە بابڵین دەست بکەوێت. و هەروەها هەندێک شوێنیان هەر غازی پێنەگەیشتە وەکو وێزگەی دۆشی غازی. ئەمانە لە ڕووی بەرهەمەکەوە ئەو وێزگانە موجودن، بەڵام سوتەمەنەکەی کە ئێمە ئومێد دەکەین بەپێی ئەو پلانی کە وەزارەتی سامانە سروشتەکان هەیە دیوەدانە غاز هەیەنە کە بتوان ئەو بابڵین ئەو وێزگانی کە هێشتا غازەکان پێنەگەیشتووە پێی بگەین وەروەها بۆ ئەو کە ماوە تەکمیلە بکرێت تەکمیلەی بکەن. ئەمە مۆزوعی ژێرخانەکە وە بەردەوامین ئێمە پرۆژەی تریشمان هەیە بە نزیکی 1,400 بۆ 1,500 مێگاوات پرۆژەی تریشمان هەیە لە مۆزوعی بەرهەمهێنانی کارەبا ئەوانە بۆ ئایندە ئەبێ. بەڵام گرنگترین شت لە مۆزوعی چارەسەری کۆتایی و زانستیترین و ئابووریترین ڕێگا بۆ چارەسەری گرفتی کارەبا هەر بەرهەم نییە، بەڵکو بریتە لە کۆنتڕۆڵکردنی خواست، واتە بریتیە لە کۆنتڕۆڵکردنی بەکارهێنانی کارەبا و بنبڕکردنی ئەو سەرپێچی و تەلاعوبەی کراوە سیستمی کارەبا بەداخەوە لە ماوە ڕابردووە کە ئێمە لە وەزارەتی کارەبا مەزەندەمان کردووە بە نزیکی لە 35 و هەندێک جار زیاتریش کە ئەمە لە ڕێگەی پرۆژەی پێوەری زیرەکەوە ئێمە پلانمان بۆ دانابوو و لە ماوەی ڕابردوو پێش ئەم دۆخی قەدەغەی هاتووچۆ و کوارەنتینەی کە کرا بە زیاتر لە 250,000 دانەمان لێدانا بوو کە تەواوی پرۆژەکە بریتی بوو لە دانانی ملیۆنێک و نزیک لە 600,000 پێوەر بۆ سەراتەری هاوبەشانی کارەبا لە هەرێمی کوردستان. ئەوەش ڕێگە چارەسەرەکەیە کە ئەتوانێت کۆنتڕۆڵی خواستکە و ئەو تەلاعوب و سەرچێچێنە هێڵێ و لە هەمان کاتا مۆزوعی کاروباری کڕین و فرۆشتنی و زەڕێک بخاتەوە. ئەمە وەکو ئەگەر باسی ئەو پێوەرانش زۆر بە کورتی بکەین کەی ئەو پرۆژە بە تەواوەتی کۆتایی ئیدی دەتوانین بڵێن تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان پابەندن بە بەکارهێنانی ئەو ڕادەیە کە پێویستیان پێیە لە بڵێن لە وزەی کارەبا، کەی ئەو پرۆژەیەش کۆتایی پێدێتن کاک ئومێد؟ ئەو پرۆژەیە ئێمە بەردەوامین ئەگەر چی هاڵێم دانی بەڕاستیەوە ویستمان دەست پێ بکەینەوە. بڕیاروا بوو ئەمڕۆ کۆبوونێکرا بڕیاروا بوو لەم هەفتەیە و لە هەفتەی ئایندە دەست پێ بکەینەوە. بەداخەوە ئێستا جارێکی تر جناب داگاداری خەدەغەی هاتووچۆ و مۆزوعی ڕاگرتنی دەوام دەستی پێکردەوە کە ئەگەر ئەمانە نەبن ئێمە پلانی خۆمان بەردەوامە دابزانین بۆ ئایندە دوای ئەم خۆناغا چی لێ دێ ئێمە سوورین لەسەر هەردوو حاڵتەکە لەلایەک بەرزکردنەوەی ئاستی بەرهەمهێنان لەلایەک پشەوە کۆنتڕۆڵکردن و ڕاگرتنی خواست کە هەردوویشیان لە خاڵێکا لەیەکەدەن و هەر کاتی ئەم دوانە لە خاڵێکا بەیەک گەیشتن و یەکسان بوون بەیەک ئەو کاتە کارەبای بچوار کاتژمێری تەحقیقا بێ. بەڵێ بەڕێز ئومێد سەعید وەتەبێژی وەزارەتی کارەبا زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە.